بەندکراوێک لە گرتوخانەی چاکسازی گەورانی سلێمانی لە دوای وەرگرتنی مۆڵەتی یاسایی گەڕاوەتەوە بۆ ماڵەوە، بەڵام دوای تەواوکردنی مۆڵەتەکەی تا ئێستا نەگەڕاوەتەوە ناو چاکسازیەکە. ئەوە لە کاتێکدایە بەندکراوەکە تەنها 8 مانگی ماوە بۆ تەواوکردنی ماوەی حکومەکەی، باس لەوەش دەکرێت پێدەچێت بەرەو دەرەوەی وڵات کۆچی کردبێت. بەڕێوەبەری چاکسازی گەورانی سلێمانیش بە وەکالەت دەڵێت ڕێکاری یاساییان گرتووەتە بەر بۆ دەستگیرکردنەوەی ئەو بەندکراوە. دوای ئەوەی یەکێ لە زیندانانی چاکسازی گەورانی سلێمانی بە ناوی سینفا کە بۆ ماوەی بە مادەی 443 بۆ ماوەی 5 ساڵ و 1 مانگ حکم بووە، مۆڵەتی یاسایی وەرگرتووە و نەگەڕاوەتەوە. ئێمە هەر بە پێی یاساش نووسراومان بۆ کردوەوە بە بنکەی پۆلیس بە مەبەستی دەستگیرکردنەوە. لە هەرێمی کوردستان بەپێی ئەو ڕێنەماییانەی بۆ بەندکراوەکان هەیە، هەر سزادراوێک 3 بەشی سزاکەی تەواو کردبێت دەتوانێت مۆڵەتی یاسایی وەربگرێت بۆ ئەوەی سەردانی کەسوکاری بکات. وتەبێژی پۆلیسی سلێمانیش دەڵێت ڕەنگە چاکسازی گەوران پێداچوونەوە بە مۆڵەتدانی سزادراواندا بکات و بڕگەکانی مۆڵەت پێدان قورستر بکرێت. فەرمانی دەستگیرکردنەکەی گشتاندنی پێکراوە کە دەستگیرکرێ. ئێمە ئەگەر بزانین لە ناو حکوومەتی هەرێمە گشتاندن بۆ هەولێر و دوهۆشی ژەکەین تا دەستگیر بکرێتەوە. شتی مستەمسەکی ڕسمیان لە بەردستان یەکە ڕۆژە بۆیە بێ هەوڵی خۆمان بین تا دڵنیا بینەوە کە ئەگەر خارجی عێراقیش بەڕەنگ لە ڕێی پۆلیسی ئەنتەرپۆل و هەندێک کاری پێویستەیە بیکەین. زیندانیە هەڵاتوەکە بە مادەی 443 لە یاسای سزادانی عێراقی بەندە و بۆ ماوەی 5 ساڵ و 1 مانگ سزا دراوە و نزیکەی 8 مانگی ماوە بۆ تەواوکردنی ماوەی سزاکەی. ئەو کەسانەش کەفالەتی هەڵاتوەکەیان کردووە بۆ سەردانکردنی ماڵەوەیان کە سوکاری سزادراوەکە بوون. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.